بەناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێ پایان بۆ خوای پەروەردگاری جیان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانان تا کۆتە زەمان. بەڕێزان، لە پرۆگرامی زاد بابەتی فقه و شریعەت گەیشتینەتە لاپەڕەی 55. طبعا قۆناغەکەشمان قۆناغی دووە، لاپەڕەی 55 صلاة أهل الأعذار. فەرمووە مەسەگیان دەست پێ بکە. صلاة أهل الأعذار. أهل الأعذار هم كل من لا يستطيع أداء الصلاة على وجهها الأكمل كالمسافرين والمرضى والخائفين ونحوهم، فخفف عنهم الشارع وأباح لهم أن يصلوا حسب استطاعتهم، ودل على ذلك نصوص رفع الحرج في الشريعة الإسلامية كقوله تعالى: لا يكلف الله نفسا إلا وسعها، وقوله تعالى: وما جعل عليكم في الدين من حرج، وقوله تعالى: فاتقوا الله ما استطعتم، فاتقوا الله ما استطعتم. بەڵێ بەڕێزان، صلاة أهل الأعذار باسی نوێژی ئەواناکە کە عوزریان هەیە. طبعا أهل الأعذار کیان؟ هەر کەسێکە کە ناتوانێت نوێژەکەی وەکو خۆی بکات، یعنی بە شێوەیەکی کاملی، وەکو مسافر، وەکو نەخۆش، وەکو ئەوانەی کە ئەترسن. جا شریعەتی پیرۆزی ئیسلام تەخفیفی کردووە لەسەریان و حەڵاڵی کردو بۆیان هەرچۆن توانایانێ بەو شێوە نوێژ بکەن، یعنی بەپێی توانای خۆیان نوێژەکانیان ئەنجام بدەن. بەڵگەمان لەسەر ئەمە چییە؟ کە ڕفعی حەرج هەیە لەسەر ئەوانە، یعنی کە خوای تەعالا ئیحراجی هەڵگرتووە لەسەریان. ئەویش ئەوەیە کە خوای تەعالا فەرمێ: لا يكلف الله نفسا إلا وسعها فاتقوا الله ما استطعتم. يعني خوای تەعالا بە گوێرەی توانا لێتەگرێ، چەندێک تواناتێ ئەوەندە لە خوا بترسە. وما جعل عليكم في الدين من حرج، ولا دینیشا هیچ حرج و ناڕەحەتیەک نییە. بەڵێ. أولا، صلاة المريض. يجب على المريض القيام في صلاة المكتوبة قدر استطاعته وعلى أي صفة كانت، ولو اضطر للاستناد على عصا أو جدار أتى بالقيام على هذه الحال، لقوله صلى الله عليه وسلم: إذا أمرتكم بأمر فأتوا منه ما استطعتم، فإن لم يستطع صلى قاعدة، فإن لم يستطع فعلى جنبه، لقوله صلى الله عليه وسلم لعمران بن حسين رضي الله عنه: صل قائمة، فإن لم تستطع فقاعدا، فإن لم تستطع فعلى جنب. فإن عجز عن الصلاة قائما أو قاعدا أو على جنبه صلى على حسب حاله، لقوله تعالى: فاتقوا الله ما استطعتم. بلى يكم طبعا لو بابتانيك أهل أعذار، يعني لو أنا أهل أعذار يكم يعني نخوش نوێژی نەخۆش پێویستە لەسەر کەسێک کە نەخۆشە نوێژەکانی بکە بەپێی توانای خۆی و بە هەر سیفەتێک کە بۆی کرا. جا حتا ئەگەر ئینسان پێویستی کرد خۆی بداتە ملدارێکە یان پشت بداتە دیوارێکەوە، شان بداتە دیوارێکەوە، ئەبێ نوێژەکەی هەر بکە. خوای تەعالا فەرمێ: إذا أمرتكم بأمر، پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمێ: إذا أمرتكم بأمر فأتوا منه ما استطعتم. ئەگەر ئەمرێکم پێتان کرد، هەرچیانێک بۆتان کرا، پێی هەڵسن، بۆ ئەمرە جێبەجێ بکەن. جا ئەگەر نەیتوانی بە پێوە بیکە، بە پێوە نەتوانی نوێژ بکەی، ئەفەرمێ بێ بە دانشتنەوە بیکەی. ئەگەریش نەیتوانی بە دانشتنەوە بیکە، بە ڕاکشانەوە ئەیکا، بە هەر شێوەیە کە بۆی کرا. لەبەر حەدیسەکەی عیمرانی بنی حوسەین خوای لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی، طبعا عیمران تووشی نەخۆشیەک بوو، نەخۆشی بەواسیر، نەیەتوانی بە پێوە نوێژ بکە و نەشێتوانی طبعا لە کات نەخۆشیەکەیە و نەشێتوانی بە دانشتنەوە بیکە. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر بۆت کرا بە پێوە نوێژەکان بکە، ئەگەر نەکرا بە دانشتنەوە، ئەگەر نەکرا بە ڕاکشانەوە. جا ئەگەر ئینسان نەیتوانی نوێژ بە پێوە بکە، یان بە دانشتنەوە یان بەلاوە بیکە، هەرچۆن بۆی کراییکە. یعنی ئەگەر
پێویستی کرد بەسەری سرە جوولێنێتەوە، یا ئەگەر نەیتوانی بەسەری چاوە جوولێنێتەوە، ئەگەر نەشی توانی چاو بجوولێنێتەوە هەر دەم بجوولێنێتەوە زوانی بجوولێتەوە، ئەگەر ئەویشی نەتوانی لە دڵەوە نوێژەکەیەکە مادام فکری لە شوێن خۆیەتی. فاتقوا الله ما استطعتم، لەخوا بترسن ئەوەندەی تواناتان هەیە، چەندێ لە تواناتان هەیە ئەوەندە فەرمانەکانی خوای گەورە جێبەجێ بکەن. ولا تسقط عنه الصلاة ما دام بعقله ولو أن يصلي بالإيماء، فإن عجز عن الإيماء سقطت عنه الأفعال ونواها بقلبه، ولزمته الأقوال إن كان قادرا على النطق، ولزمته الأقوال إن كان قادرا على النطق. هكذا ذكر العلماء للتأكيد على كون الصلاة لا تسقط البتة ما دام العقل باقيا. وصفة الإيماء للجالس أن يومئ برأسه فقط إيماء إلى صدره ويجعل السجود أخفض من الركوع. بەڵێ ئەڵێ سەڵات نوێژ ناکەوێت لەسەر ئینسان مادام عەقلی لە شوێن خۆیان مابێ، حتا ئەگەر بە ئیمائیش بێ هەر ئەبێ بیکەی، یعنی بە ئیشاراتێکیش بێ هەر ئەبێ بیکەی. ئەگەر نەتوانی بە ئیشارات بیکەی ئەڵێ بە دڵ و نیەتی دڵت هەبێ، بەس بە دڵ. ئەگەر توانات هەبوو فعلت نەتوانی بکەی، یعنی کردەوە نەتوانی بەس زوانی توانیت بەدەم قسە بکەی بەدەم ئەبێ ئەنجامی بدەی. علەما ئاوایان وتووە ئەمەشە لەبەرچی لەبەرەوەی تاکید بکەنەوە کە نوێژ نەکردنی نییە، مادام عەقڵت لە شوێن خۆیەتی نوێژ نەکردنی نییە. ئەڵێ ئەگەر تۆ بە دانیشتنەوە نوێژت کرد سیفەتی ئیماعەکەت چۆنە بۆ ڕوکوع و سوجود، ئەم ئەڵێ تەنها واکەی بۆ ڕوکوع ئاواکەی، بۆ سوجود تۆ زمزمتریەکەیتەوە. ئەم هەڵێ هەرەوەنە ئەڵێ پێویست ناکە ئاوا بکەیت و یا ئاوا بکەی، پێویست ناکە. بەس نازانم بۆچی پێویست ناکە. نا ئەمان هەڵ ئەڵێن ئەگەر بە دانیشتنەوە کردە هەر ئاوایەکی بۆ نەیکەی لەوە زیاتر. تا ئێستا من چەندێ متابعەم کردە بەڵگەیەکیان لەدەست نەبووە کە من بتوانم هەندێ بچەمێمەوە بۆ نەچەمێەوە. طبعا ئەگەر حەسەبینەکەیە تۆ ئەگەر توانیت سوژدە ببەی، یعنی باشتر وایە ئیلا باشتر وایە لە عەرزابی بۆ ئاسان لە سوژدەکەت، ئەگەر لەسەر کورسیش بێ بۆ سوژدەکە بێ دابەزی. بۆ ڕوکوعیش سە تۆ جار وایە ناتوانی بوەستی، بەس ئەتوانی ئەوەنەی ڕوکوع بۆی بوەستی. یعنی بۆ نمونە ئیسا کە تۆ هەڵەسی تەپا ڕوکوع بێ هەنێ جارە ئەتوانی ئاوا بکەیت تۆ زێ بچەمیتەوە تاو ترەبی هەڵسی تەپا بیچەمیتەوە. هەنێ کەسێ هەر تێ لە ئەوڵۆدانچی لەبەر ئەم کورسیە حتا تا ئاخیر ئەوانە باقیە بێ بکەی. ثانيا صلاة المسافر. بەڵێ ئیساتی نەسەر خاڵی دووەم ئەمە نوێژی ئەوانە بوون کە ئەهلی عذر و نەخۆش بوون، ئیسات نەسەر ئەوانەی کە مسافرن. ثانيا صلاة المسافر، وتشتمل على قصر الصلاة والجمع بين الصلاتين. قصر الصلاة أي جعل الصلاة الرباعية ركعتين، وهو مشروع في كل سفر. قال تعالى: وإذا ضربتم في الأرض فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة أن تقصروا من الصلاة إن خفتم أن يفتنكم الذين كفروا. ولأن النبي صلى الله عليه وسلم وخلفائه داوموا عليه، ففي الصحيحين عن ابن عمر رضي الله عنهما قال: إني صحبت رسول الله صلى الله عليه وسلم في السفر فلم يزد على ركعتين حتى قبضه الله، وصحبت أبا بكر فلم يزد على ركعتين حتى قبضه الله، وصحبت عمر فلم يزد على ركعتين حتى قبضه الله، ثم صحبت عثمان فلم يزد على ركعتين حتى قبضه الله. وقد قال الله: لقد كان لكم في رسول الله أسوة حسنة. بەڵێ نوێژی کورت کراوە. طبعا نوێژی مسافر دوو بەشە، بەشێکیان پێوترێ قەسر، بەشێکیشی پێوترێ جەمع. قەسر یعنی کورتکردنەوەی نوێژە چواریەکان کە بیکەی بە دوو ڕکات، بەڵام بەیانی هەر وەک خۆیەتی، مەغریبیش هەر وەک خۆیەتی. ئەمە چۆنە؟ هەموو سەفەرێک کە ناوی سەفەر بێ تۆ کە ناوت ناسەفەر کە پێی بوترێ سەفەر، طبعا
لا إمام شافعي 81 كيلومتر بەسەرەوە لا إمام أحمد 6 كيلومتر تقريبا بەسەرەوە. أبو حنيفة زۆرترە. المهم پێی بوترێ سەفەر، يعني ئێستا تۆ ئەڕۆی هەتا بازیان و تێیتەوە. من پرسیار دەکەم مامۆستا سۆران بۆ کوێ ئەچی؟ ئەڵێ تا بازیانە ڕۆم و دێمەوە. باش، بەڵام ئەگەر بۆ کەرکووک بچی من پرسیارت لێکم ئەڵێم بۆ کوێ ئەچی؟ وەڵا سەفەرێکی کەرکووک مێ دێمەوە، یەکسەر سەفەرێکی لەگەڵ ئاخەی. يعني ئەوە دلیل ئەوەیە کە سەفەرە، يعني بەڵام ئەوەی بازیان سەفەر نییە. جا لەبەرەوە خوای تەعالا فەرمێ وإذا ضربتم في الأرض ئەگەر سەفەرتان کرد لەسەر زەویە فليس عليكم جناح أن تقصروا من الصلاة، گوناحتان لەسەر نییە کەوا نوێژەکانتان کورت بکەنەوە. إن خفتم ئەگەر ترسان أن يفتنكم الذين كفروا، کە کافرەکان تووشی کێشەتان بکەن. طبعا ظاهر وا دەرەکەوێتەوە بەس لە کاتی ترسا تۆ توانی بیکەی. بەڵام عومەر فەرمێ من پرسیارم لە رسول الله کرد صلى الله عليه وسلم، فەرمووی ئەمە سەدەقەیە کە خوای گەورە دایەتی ئێوە تازە بەردەوام بن و یعنی ئەمە سەرەتای نوێژی کورتکراوە لە ترسا بووە، بەڵام دوایەوە خوای تەعالا ئەوەی یەڵاوە بوو بە شەریعە. بەڵێ و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و خولەفاکانی دەوامیان لەسەر ئەمە کردووە، یعنی نوێژیان قەسر کردووە، یعنی بەردەوام نوێژیان کورت کردوێتەوە. لە صحیحین هاتووە ئیبن عومەر خوای لێ ڕازی بێ فەرمێ من لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم سەفەرم کرد لە 2 ڕکات زیاتری نەکرد، لەگەڵ ئەبوبەکرا کردم هەر 2 ڕکات زیاتری نەکرد تا وەفاتیان کرد، یعنی لەگەڵ عومەریشا بە هەمان شێوە حتا وەفاتی کرد هەر 2 ڕکات زیاتری ناکرد لە سەفەرە. و طبعا لەگەڵ عوسمانیشا هەر 2 ڕکات زیاتری ناکرد تا وەفاتی کرد. ئیتر ولقد كان لكم في رسول الله أسوة حسنة، پێغەمبەر باشترین قودوە بۆ ئێوە. كره بعض أهل العلم الإتمام في السفر، وذلك لشدة مداومة النبي صلى الله عليه وسلم وأصحابه على القصر. بەڵێ هەندێک لە ئەهلی علم ئەمە قسەیەکی مهمە، چونکە ئینسانێک کەسێسا بەبێ ئەوەی ناویان بێرین ئەڵێ کاکە گیان واجبە ئیلا لە سەفەرە بێت و 2 ڕکات بکەی. نە، واجب نییە، ئەسڵ لە نوێژ ئەوەیە وەکو خۆی بیکەی. بەڵام ئەوە نست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مداوەمەی کردووە لەسەر 2 ڕکات لە سەفەرە. هەندێک لە ئەهلی علم وتیانە مەکروهە 4 ڕکات بکەی، یان 4 ڕکاتەکان بکەیتە 2 ڕکات، بەس کەس نەیوتووە حرامە ئیلا فەقیرێ لە کەرەدین تێ ناگەن. بەڵێ متى تقصر الصلاة؟ وتقصر الصلاة في كل ما يسمى سفرا عرفا، وهو مقتضى النصوص من الكتاب والسنة. وما مدة القصر؟ بەڵێ متى تقصر الصلاة چی کاتێ نوێژ قەسرەکەین، چی کاتێ نوێژ قەسرەکەین؟ ئەڵێ هەر کاتێ سەفەرێکت کرد ناوی سەفەر بوو لە عورفی خەڵکە پێی وترا سەفەر، ئەڵێ ترێمە قەسرەکەین. وهو مقتضى النصوص من الكتاب والسنة، زۆربەی یعنی بەڵگەکانیش لەسەر ئەمەن. ئیتر پێویست ناکات تۆ یعنی قسەی تر زیادە بکەی. هەنێ کەسێ ئەڵێ کاکە 3 میل دەرچووی قەسرە، آخر 3 میل بەس پێم بڵێ، آخر 3 میل چۆن قەسرەکەی؟ ئەڵێ آخر ئەنەس فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەدینە دەرچووە بۆ ذوالحولەیفە قەسری کردووە. بابە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرچووە لە مەدینە بۆ ذوالحولەیفە، ئیتر لە ذوالحولەیفە یعنی بیر عەلی لەوێ قەسری کردووە، مەبەستی سەفەری مەککەی بووە یان سەفەری شوێنێکی تری بووە. ئەلێوێ یعنی سەر تۆش لە سلێمانی دەرچی بگەیتە عەربەت بۆ خۆت قەسر جەمع بکە، بەڵام نەک بڕۆیتە عەربەت و بێیتەوە. ئەخر ئەمە خۆ خەڵەتاندنە، ئەخر ئەمە بەڵگەی لەسەر نییە. نازانم هەندێک برا هەیە یعنی هەر بە دوای یعنی ئەمە فکرەی شیعەیە، بەڕاستی شیعەکان وایەنەوت ئەند بەس لە ماڵەکان دەرچۆ ئیتر تۆ ئەتوانی بە سەفەرەوە توانی ڕۆژوو بشکێنی. هەندێک لە شیعەکانی کەلاری لای خۆمان ئەوانەیان کە تۆزێ نوێژ و ڕۆژوە گرنۆمانە
نوێژیانە کرد بەس تااقەتی ڕۆژوگرتنیان نەبوو هەموو جارێ ڕۆیشن بان سیروان تۆزێم لە ماڵەکانە دوور بۆ ئەو کاتە ئەچونە بان سیروان لەوێ ئەن تەواوترێ مەدەرچین لە ماڵەکان لێ خورماوشتیان و خۆیان ئابرد و لێ هەمەیان کردە سەفرەوە هەمەیان کردە ڕۆژوشکاندن و هاتنەوە بۆمە ئەمە کەی دینە ئەمە خۆ خەڵەتاندنە يعني تۆ نابێت کە بوترا سەفەر خوای تەعالا فەرمێ ئیذا ضەرەبتم يعني ئەگەر تۆ سەفەرت کرد ضرب لەیرە بە معنای سەفەرە ئەی کە تۆ سەفەر نەکەی مە کەی يعني هینە کەی عزرە يعني تا تۆ ئینی بکەی بەڵێ وما مدة القصر مدەکەی چەندێکە تا چەندێکە توانی قەسر بکەی يقصر المسافر ما دام مسافرا لأن الرخصة علقت على هذا الوصف وهو السفر فما دام مسافرا فله الترخص برخص السفر إلا إن نوى الاستيطان فإنه ينقطع عنه حكم السفر ويتم الصلاة حتى للسفر هبي تۆ يعني نازانین کە ئێگەڕێیتەوە یان چۆنە یان سەفەرەکەت هاتو شوێ و ئیقامەت نەکردووە یعنی جێگیر نەبووی لە شوێنێکە یان ماڵت نەبردا و شوێنە ئیتر تۆ توانی قەسر بکەی بەڵام ئەگەر جێگیر بووی یعنی سە تۆ ڕوویتە شوێنێ جێگیر بووی ئەڵێ کاکە من هەفتەیەکە مێنمەوە 2 هەفتە مێنمە لەیرە جێگیر بووی تەواو ئیتر لەوێ خۆت خواردن دروستەکەی یان مەسەلەن ئیتر ترتیبات خۆتەکەی حسابی خۆتت کردو تا هەفتەیە دوان فندقت گرتووە ئەمانە تاوتر تاو ئەو تۆ جێگیر بووی یا مەسەل هەنێک کەسەیە 2 شوێنی هەیە بۆ نمونە ئیشەکات لە هەولێر شوێنێکی هەفتەیەکە مێنێتەوە لە سلێمانیش ماڵ یا لەیرە لەوێ شار ماڵ خۆیەتی یان خانوویەکە شوقەیەکە بە ئیجار گرتوێتی یان ژوورێکی ئوتێلە بە ئیجار گرتوێتی و ئیتر کردێتە ناو خۆیەوە هەموو هەفتەیەکە ڕوا لەوێ مێنێتەوە 7 ڕۆژ و ئیشەکانی جێبەجێکە و دێتەوە تەنها لەو مەسافەی بەینا سەفەرەکە ینی سەفەرە و نوێژی سەفەرەکە قەسرەکە ئەگینا ئەوەی تریان دووبنەکیە ئەمە دوو بنەی هەیە کابرا یان زۆر تەلەبە پرسیارەکە تەلەبە پرسیارەکە پێشمەرگە پرسیارەکە ئەڵێ مامۆستا من هام لە کەلار بۆ نمونە خەڵکی سلێمانی ئەڵێ هام لە کەلار لەوێ هەفتەیەک ئەمێنمەوە و جاتیەمەوە هەفتەی لێرەم هەفتەیە لەوێم هەفتەیە لێرەم 2 هەفتە لەوێم هەفتەیە لێرەم تەواو کاکەم جێگاوشتت بردووە بەڵێ لەوێ نان دروستەکەن ئەمێننەوە بەڵێ هەفتەکە ڕێک نامێننەوە بەڵێ ئەی مامۆستاکە جاجات دەرەچین بۆ دەوریاتێک واجباتێک کە دەرەچی بۆ دەوریات ئەوە تو ئەتوانیەکە ناچاربی جەمع بکەی بەس قەسر ناکەی بەڵێ ئیتر نازانم تەلەبە شەگرێتەوە ئیتر نازانم ئەو فتوایانە ئەیدەن هەنێک کەسێ ئەیدا خۆی گەورە ئینشاءالله جەزای بداتەوە من قەناعەتم پێی نییە قال ابن المنذر أجمعوا على أن المسافر يقصر ما لم يجمع إقامة ما لم يجمع الإقامة يعني ابن المنذر فرمي علماء إجماعا كردوه لسر أويك مسافر بو هي قصر وك حتى وكبر ياري نشتجي أبون هذا أجر زاني يتر أول نشتجي أبير شوينك تواوتر ماله. ويبدأ المسافر قصر الصلاة بعد أن يفارق بنيان قريته أو بلده لأن الله سبحانه وتعالى علق قصر الصلاة على الضرب في الأرض ولا يكون ضاربا في الأرض حتى يفارق عامر بلده. المسافر لو شنوك خانو يعني خانو بعبرهني ولاتك خويتي بجيتي للشعرك خويتي حتى عيب نايكا بس ليك درشو يتلو ضربا في الأرض يتلو بسفر الرو يتلو تواني داس فيبكات حتى قررته شوينه بله عفوا تواني بلا يعني سيتري أو هنا بيساخر جالبها السيطرة كدورة جالبها السيطرة بلدية فلان تقريبا يتر أتواني بيجي جالبها شيء الشارواني كان توزي دور دعيانا بلام المهم خانوكان آخر خانوكان تقريبا آخر خانوكان الشار نقدر وي الشار يسابون من تول السليماني درت شي خود دار فروشكان هر حسابيني بوكري وانيا خلق سليماني اللي دار هو أنش مثلا بلام تو الراسية لحد هوانا لبروي ماريتيا لحدود هوانا درشوي تواويتر لولا شوا لا تاسوجش والله تواني بيجي اللي تاسوجش
ئەتوانی بڵی تقریبا ئینەکانە شوقەکانی کوێیە شوقەکانی ئەوەی بەرامبەر علوجەکان کەنەکەوە لێوە دەرچی تەواو يعني لێی لایشەوە حتاکو سنووری ئەزمەڕ لە دەباشان دەرچووی تەواوی تر تۆ ئەتوانی بیکەی ئەماگە تاریخ نەڵی مامۆسامە بمێنێتەوە چەند ساڵەتر ئەوانە هەمووی وێتە سلێمانی ئێوە ئەوانش تەواو تاریخەکەی 2025ەوە دوای دابەشەکرێ و زەویانە و قرار وایە زەویەکی زۆر دابش بکرێ بەس من ئەمەی کە باسیەکەم هی 2025 بۆیە ئاگاتان لێ بێ إن شاء الله. هناك صور وحالات تستثنى من جواز القصر في السفر، منها أولا إتمام المسافر بمقيم، إذا أتم مسافر بمقيم وجب عليه الإتمام لقوله صلى الله عليه وسلم إنما جعل الإمام ليؤتم به، ولقول ابن عباس رضي الله عنهما لما سئل عن الإتمام خلف المقيم تلك السنة أبي القاسم صلى الله عليه وسلم. بلى طبعا هندي حالات لسفر شيء بس جمعنا أي قصر ناكي، هندي حالات لسفر شيء تنابي قصرك بونمونا إيش كان تو أجر رئيس لشون يكا مسافري تو بس أشيل مزجوتك عربت لمزجوتي روناكي اللي بقيت نجي مثلا عسرة يعني والرؤيا لو حالتك قلت بتبت يعني قصرك ينابي قصرك شو قلت له قال إمام نجيك حتى أجر لأخير ركعت شقيت فيها تو حتى زي بشوار ركعتك لبروي إمام بود عن دعوة كإنسان اهتمامي بيوبك و كاتيكش باس يعني كلا ابن عباس يعني بوشي تواويكا فرميه سنتي أبي القاسم وايا بلى حالتي دو. ثانيا المسافر الذي نوى الإقامة المطلقة أو الاستيطان فهذا يجب عليه إتمام الصلاة لأن حكم السفر انقطع في حقه. هركس نيتي إقامة هنا يعني لشونك بمين توا يعني نيتي استيطاني هنا وتي ليه نشتجيه بم يعني ترى من مال ما عليه يعني مثلا ما عليكم ليه وما عليكم ليه يترى وتوا ترى من تو مال خوته يعني إيه. ثالثا إتمام المسافر بمن يشك فيه أهو مسافر أم مقيم، إذا تم مسافر بمن يشك فيه فالصحيح أنه يتم الصلاة لأن الأصل في الصلاة أنها تمام والقصر عارض فلا يثبت مع التردد. تو ريت شلون يك نوجد كرت نازاني أوي برانبر إمامك نوجك مسافر يا مقيمة نازاني مزقوتك مثلا شو تناوي مزقوتي سررية يعني هناك تو قمانتي أو كسن إتمامك يا قصرك أصل وايا نيتي إتمام بيني لبشتيوه كوابو أجر تو شو تمزقوتك ونتزاني إمامك چي نيتيكي هي أو كاتتو نيتي إتمام بيرا أصل وايا نيتي إتمام بيري شكو إتمام أسلم ترى بلا ما قال نيتي قصر بيني لو أنا أو إتمامك لو دان يوجد تيكاتشي وبعد شوية موصل لبريم التسجيل توانيا أو كسانك إمامتك كان بعد شوية بلن بخلق بلن إمام مسافرين آخر أو كاغازا بس كسي كيف أروح غيري وهذا يعني هر بلا إمامتك إعلانك بلا هر أبي وابك بلا ما كسيك أجرها تجور أو نبيستو بلا. رابعا إذا ذكر المسافر صلاة حضر في السفر كرجل مسافر وفي أثناء سفره تذكر صلاة فاتته في الحضر فهنا يلزمه أن يصليها تامة لقوله صلى الله عليه وسلم من نام عن صلاة أو نسيها فليصليها إذا ذكرها، ومعنى الحديث أنه يصليها كما هي إذ إن هذه الصلاة لزمته تامة فيجب عليه قضاؤه تامة. أجر كسيك الرئيس بو سفر بون منتو دواني ورارتشويد بو سفر قيشتي تعربت بيس الدابة زي نوجي عسر بكي كوتا بيرد نوجيني ورد نكرده كوتا بيرد نوجيني ورد نكرده يعني نوجي بياني بون منتو طبعا مباشي شوار ركاتي كانا كين بلام داينا مثلا نوجي عشاي روجي بيشود لبير شوه خوتو بيتو إيسا كوتا بيرد أتواني لو دوب كي يا شوار بكي شوار شكتو قزاك يعني لما لا بويتا أوه بويا هنوجي إتمامكي
بالا سفر شابو يا الله لبرو حديث بك في غمر خاص الله صلى الله عليه وسلم هركسي خوي ليكود لن يجكايان لبيجي شو أفرمي بابي كاتوا وكو خوي طبعا أجر كوتوا بيري تلاقي دوركاتي بدوركاتي وشواركاتي وشواركاتي بلام يسع عكسكي سدينا سر عكسكي بينجم خال عكسي أويه. خامسا ومن فاتته صلاة في السفر وتذكرها في الحضر فله أن يصليها قصرا والأحوط إتمامها. اگر تو لسفره نوجك دبیر شو نوجك شواركاتي نكردو على سفره شواركاتيه بلام تو ابويا لسفر بتكردا بدوركاتي بلام لبيرت شو گشتي تمالو كوتا بيرت كتور لسفره نوجيني وروت نكردوا كاجل سفر بتكردا دوركات تكر يسا چي بكي گشتي تمال اتواني دوبكي بلام جاء احتياط ويا شوارك. وصلى الله وبارك على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين.